ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەم ڕۆژ بە کۆمەڵە بەرگە و بابەتی نوێ وە سەرنجڕاکێش پڕبایەخ و زانیاری نوێ هاتینەوە لاتان پرۆگرامی ڕۆژ باش هەر لە شەمە هەتا پێنجشەمە لەگەڵتانە بێ بەم هەموو زانیاریە و بەم هەموو بابەتە سوود و سەرنجڕاکێشە بۆ هیوایی ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێنەوە تا بینەر و بیسەری هەموو بابەتەکان بن و بێبەش نەبن لە هەواڵ و زانیاریە ناوخۆی و جیهانیەکانیش. سڵاو سۆبان. سڵاو هاژا، ڕۆژ باش بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 وەک هەموو ڕۆژێک کە دەڵێم هیوادارم لە هەر شوێنێکی ئەم کوردستانن یاخوا هەمیشە دڵەکانتان خۆش بێ و تەندروست و لەش ساغ بن و هەروەک هەموو ڕۆژە ڕامان هێناوە لەسەرەوەی کە ڕۆژباشی کوردستان 24 کۆمەڵی بەرگە و بابەت بۆ ئامادەکە ئەم ڕۆژ بە چەشنی ڕۆژانی پێشووتر کۆمەڵی بەرگە و بابەتمان هەیە کە هیوادارین بینەرمان بن و تا کۆتایی پرۆگرام لەگەڵ من و هاژە بن و چونکە کۆمەڵی هەواڵ لە ناوخۆ لە جەرەوە و لە وڵاتانی دراوسێ بۆ ئێوە ئامادە کراوە جگەلەوەی کا پاکێج و ئینهاسەکانمان لە ڕێی هاوکاران و پاملێرانیشمان وەکو تۆڕی پاملێران لەگەڵمان دەبنەبڕۆ بێگومان جگەلەوەی کە ئێمە زۆربەی کات سەرەتای پرۆگرامە کە ئەو بابەتانە ئەخێنە ڕوو بۆ ئێوەی ئازیز کە باسی سروشتی کوردستانە یاخود بەرهەمینە خۆیە گرنگی بە کوردستان و کللتور و ئاوادانی کوردستانە دەین تا ئێوە دەستپێکی ڕۆژەکەتان بۆ پەڕی ئومێدەوە دەست پێ بکات هەڵبەت بێبەشیش نابێت لە ڕێنمایە تەندروستیەکان لە ئەو کاریگەریانەی کە کۆڕۆنا هەیەی لەسەر ئێمە و تەواوی جیهانیش بۆیە بۆ هیواین هەمیشە پارێزراون و تەندروست باش بن سەرەتاش سۆڤان کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش دەکات. وەزیری ئاوادانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت چاکسازی کاری لە پێشینەی کابینەی نوێیەمی حکوومەتە. دانا عەبدولکەریم وەزیری ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لە میانی بەشداریکردنی لاژووری هەواڵی کوردستان 24 ڕایگەاند کاری سەرەکی کابینەی نوێیەم چاکسازیە و ئێستا ئەنجومەنی وەزیران سەرقاڵی دروستکردنی ئەنجومەنێکی چاکسازیە. ڕاشیگەاند هەموو پێکێنەرانی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان سوورن لە سەرنجامدانی چاکسازی و جەختی کردەوە هیچ وەبەرهێنەرێک ناتوانێت خۆی لە دانەوەی قەرزەکانی حکوومەت بدزێتەوە. سەد و هەشت کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و تووشبوویەکی ڤایرۆسەکەش لە سلێمانی گیانی لەدەستا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لا بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای تووشبووان 61 تووشبووی دیکەی کۆرۆنا لە سلێمانی و 44 تووشبوو لە پارێزگای هەولێر و هەروەها 2 تووشبووی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵەبجە و 1 تووشبوو لە دهۆک دەستنیشانکران. وەزارەتی تەندروستی ئاماژەی بەوەش کرد بەشێک لە تووشبووان بەرکەوتنیان لەگەڵ تووشبوانی دیکە هەبووە و بەشێکی دیکەشیان نیشانەی نەخۆشی دیکەیان هەیە. هاوکات تەندروستی دهۆک ڕایگەاند 5 تووشبووی کۆرۆنا چاکبوونەتەوە و ڕەوانەی ماڵەوە کراون. 1115 کەسی دیکە لە عێراق تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و 24 کەسیش با ڤایرۆسەکە گیانیان لەدەستا. وەزارەتی تەندروستی ژینگەی عێراق ڕایگەاند لە 24 کاتژمێری ڕابردوودا 1115 کەسی دیکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون کە زۆرینەی تووشبووانی نوێ لە شاری بەغدا تۆمارکراون. ڕاشیگەیان 24 کەسی دیکە بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستدا و 386 تووشبووی کۆرۆناش چاک بوونەتەوە. بە گوێرەی ئامارەکانیش ژمارەی تووشبووانی کۆرۆنا لە عێراق 13480 کەسی تێپەڕاندووە. فڕۆکەیەکی ئەمریکا لە عێراق کەوتە خوارەوە و ئاگری گرت. هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ڕایگەاند فڕۆکەیەکی هێزەکانی ئەمریکا لە بنکەی تاجی لە ئاسمانی باکووری بەغدا کەوتە خوارەوە و ئاگری گرت. ڕاشیگەاند دوای چەند خولەکێک لە تێکشکاندنی فڕۆکەکە تیمێکی ناو فڕۆکەکە ڕزگار کراون و سەلامەتن. هاوپەیمانی نێودەوڵەتی ئاماژەی بەوەش کرد بەپێی زانیاریەکان فڕۆکەکە خۆی بە دیواری بنکەکەدا کێشاوە. هاوکات شەوی ڕابردوو موشکێک لە نزیکەی فڕۆکەخانی بەغدا کەوتە خوارەوە. و ڕێکخراوی تەندروستی جیهانی داوا لە وڵاتان دەکات ڕێکارەکانی تەندروستی تایبەت بە خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا تونتر بکەنەوە. تیدرۆس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی داوا لە وڵاتان دەکات ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا تونتر بکەن و تووشبووان بدۆزنەوە و گیان بکەنەوە. هەروەها ئاگاداری حاڵەتەکان بن و چاودێریان بکەن.
ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بەوەش دەکات دوای 6 مانگ لە بڵاوبوونەوەی کۆرۆنا ئێستا کاتی هەڵگرتنی ڕێکارەکان نییە. بەپێی ئامارەکان ژمارەی توشبوانی کۆرۆنا لەسەر تاسەری جیهان 7 ملیۆن کەسی تێپەڕاندووە. کورتەیەک لە هەواڵەکان تا پێشکەشکرا و دەچینە ناو ناوەڕۆکی پرۆگرام. دەستپێکی ناوەڕۆکی پرۆگرام بە شوێنێکی دیکەی ناوازە دەستپێکین کە لە هەرێمی کوردستان وەکو ڕۆژانی پێشووتریش هەوڵمان ناوە کە لە ڕێی پاکێجی هاوکارانمانەوە بتوانین ئەو دیمەنانە بۆ ئێوە بخینە ڕوو. ئەمە شوێنێکی دیکەی سەرنجڕاکێشە کە پێوترێ گۆمەچلدار دووری 160 کیلۆمەتر ئەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی هەولێری پایتەخت و 14 کیلۆمەتر باکووری قەزای چۆمان و بناری چێ هەڵگورتە. سەرچاوی ئاوی گۆمەکە توانەوەی بەفری لووتکەی چیاکەیە کە چواروەرزەی ساڵ بەفرتیایە ئەمێنێتەوە لەگەڵ ئەوەی کە کەمتر گەشتیار بە ناوچەکە ئاشنایە بەڵام شوێنێکی گونجاوە بۆ وەبەرهێنان و گەشتیاری با ئێمەش ببینین. ئاوێکی سازگار لە بناری لووتکەیەکی بەرزی شاخ بەمەندی ئاوی تێدا گلبۆتەوە. گۆمەچلدارە لە بناری چیای هەڵگوردی دەڤەری باڵەکایەتی. لێرە هێشتا بەهار لە سەرەتادایە و هەندێک ڕۆکی تازە تێدا چەکەرە دەکەن و جلیوەی باڵندەکان لە هەموو لایەک دەبیسترێ. پلەکانی گەرمی ئێرە هێشتا بەرزترینی بە 20 پلەی سیلیزی نەگەیشتووە و مانەوەی بەفری لووتکە و بنارەکانی هەڵگورد پارێزگاری لە گەرمداهاتنی ئێرە دەکەن. لەبەر دووری و بەرزی زۆرترینی گەشتیارانی ئێرە شاخڕەون و نزیکەی کیلۆمەترێکی هەڵزنان دەوێت بۆ گەیشتن بێرە. بۆیان باس کرده بووم گۆمێک لێرە هەیە زۆر حەسرەتیم هەبوو بیبینم ئەگەر دیتم زۆرم پێخۆش. وەختێک دێم دادەنیشم دەڵم بریا هەموو ژنەکان فکر لەوەی بکەنەوە یەک ڕۆژ بۆ خۆیان تەرخان بکەن بێنە چیای بێنە نێو تەبیعەتێ نسکێک لە ئەو جوانی و ئەو کولتور و ئەخلاقی تەبیعەت ئیلهام وەربگرن. 10 کیلۆمەتر 11 کیلۆمەتر بە پێمان بڕی لە ناکاو سروشتێکی جوانی کوردستانمان بینی کە گۆمی چلدارانە کە دیتمان یعنی بە هیچ شێوەیەک وەسفی ناکرێ. گۆمەچلدار دەکەوێتە سنووری گوندی گوندەژۆری قەزای چۆمان لە بناری چیای هەڵگورد کە بەرزترین لووتکەیە لە باشووری کوردستان و عێراقیش. دانیشتوویەکی ئەو گوندە زانیاریمان دەربارەی گۆمەکە بۆ دەخاتە ڕوو. شوێنەکە کە پڕ لە گۆماوی واجوان و دڕەفێنن یعنی هەر شوێنی گەشتیار کە دێت ئێرە جارەکەدی قەسیەوەکە کە جارشی ڕوو لەو شستانانە بکاتەوە. بانتایەکەی گۆمەکی تقریبان لە 100 متری زیاترە کە ئەشڵێن چلدار لە کاتێکۆ کە متر و شت نەبووە 40 متروی بەڵام چلداری دەستیان هینایەکە لێیاندا تاگەیتە بنی بە چلداری گەیشتە بنی لێ ئەڵێن گۆمە چلدار نەکە هیچ مێژوێشی ئەوەی نیە بڵێم تەنها مێژووی سروشتی هەیە هیچ مێژوێشی دیوکەی نییە. ساڵانە لە تەواوی وەرزەکان شاخڕەوی زۆر لە کوردستان و جیهانیش سەرکێشی لەگەڵ بەرزی و سەختەکاندا دەکەن بۆ گەیشتن بە لووتکەی هەڵگورد. بنارەکانی ئەو شاخە زۆرترین تایبەتمەندی گەشتیاری تێدایە و بەڵام تاکوی ئێستاوە بەرهێنانی لەو کردەدا تێدا نەکراوە و کەمترین سوودی گەشتیاری لێبیندراوە. تەیفور محەممەد کوردستان 24 دەڤەری باڵەکایەتی. بەڵێ هاژە ئێمە هەموو بەیانیەک ڕاستە لە پشتی شاشەی تیڤیەوە ئەتوانین ئەو شوێنانە ببینین بەڵام وەک کاتێکە ئەو بابەتە دەڕۆی من و تۆ قسەمانەکەوت خۆزگەم بە خەڵکی باڵەکایەتی خەڵکی باڵەکاتی لەو نوعانە بێ پێیان بڵێ ئەکرێ ڤیزا وەرگرین بین بۆ لای ئێوە ئێستا گویان لێمانە ئەکید لەبرێ پرۆدیوسەری بەرنامەکە لەوانێ ڤیزەکەمان بۆ وەرگرێ کاک سەردار ئەگەر بچین هەڵبەت دوای کەرەنتین و ئارامبوونەوەی ئینشەڵڵا ئەم دۆخەوتە پەڕاندنی
شوێنێکی باشە بکەوەی سەردانی بکەین انشاءالله. ئینشاءڵە ئەو تایمە ئێوە گوێتان لێ نیە بەس ئێمە لە کۆنتڕۆڵەوە گوێمان لە وعدە کە ئەمان بەر بۆ ئەوێ شانی ئەوەیە هەندێک شوێنی کوردستان ئەو نەسر شتێکی جوانی هەیە بیبینین بەڵام لەگەڵەوەشدا دەیان جار بیپارێزین و بۆ شێوەیە بمێنێتەوە. بەڵێ بەدڵنیایەوە دیسانەوە لەبەر ئەوەی کە چاومان تر بێت لە سروشتی کوردستانە جوانەکەمان دەچینە بەشێکی دیکە لە کوردستان کە ئەویش بەشێک لە دانیشتوانی ناوچەی مەرگەوەڕێ کە سەر بە پارێزگای ورومەیە بەیانیان لە کاتی فێنکیدا سەردانی کێڵگەکانی گوڵەکەن و هەزاران گوڵی جۆراجۆر دەچنەوە و بە پێی ڕووپێوێک کە کردویانە زیاتر لە 8,000 هکتار زەوی ئەو پارێزگایە تەنها بۆ گوڵ تەرخان کراوە و یعنی هۆڵندایەکی ترە. هۆڵندای کوردستانە و جوتیاران و دانیشتوانی ورمێ دەڵێن هەرچەندە و کارە سەختە کارێکی ئاسان نییە بەڵام جوانی و بۆن و بەرامی گوڵەکان هیلاکیان ناکات و ماندووبوونیان ئەڕاوێنێتەوە هەرچەندە وەگوتم ئێمە لە پشتی شاشەکانەوەین بۆنی گوڵەکان ناتوانین بکەین بەڵام خواتوانی لێرەوە چاوێکی لێ بکەین و بە ئێوەش ئەو جوانیە ببەخشین پێکەوە با بینەرکن. ئێرە ناوچەی مەرگەوەری پارێزگای ورمەیە سەرکاریە و خەڵکە لەگەڵ گوڵە هەر بوویەش دەبێ بەیانیان زوو لە فێنێکی دابێن گوڵەکان لێ بکەنەوە هێدیە و کارە دەکەن بۆ ئەوەی گوڵەکان نەژاکێن و هەڵنەوەرێن کارەکەیان قورسە بەڵام جوانی و بۆنی ئەو گوڵە باخانە دەیان حەسێنێتەوە. لکه خوشه شد چون که دانگه خوشی نصب زوزو ساعت 5:30 حتی ساعت 10-11 هم شورت کنه دی هر که گوره که توانا خوش شورت کرد چند لیجه کرد چند مثلا بشجیه کردن دبیا راه روشش بزن کنه چون لیجه کن زر نگهت خدا نمیجی پارێزگاری ورمێ ناوەندێکی سەرەکی بەرهەمهێنانی گوڵەباخی ئێرانە زیاتر لە 8 هکتار لە زەویەکانی ورمێ بۆ گوڵەباخ تەرخان کراون. ساڵانە زیاتر لە 250 تۆن گوڵ بەرهەم دەهێنرێت کە خواستی زۆری لەسرە بەشێکی بۆ گوڵاو بەکاردێت و بەشێکی دیکەشی بۆ پێداویستی جوانکاری بەکاردێت. نزیکەی لە 140 ئەو گوڵەباخانە بۆ وڵاتانی دەرەوە هەناردە دەکرێت هەروەها هەندێکی دیکەش بۆ دابینکردنی پێداویستی ئێران سەرخان دەکرێت و بەهێنەرانیشی لە قامانجەکەی زۆر ڕازی. بەڵێ بینیمان کە ئەو گوڵانە چەند جوانن و بەشێکی زۆریشی دەوترێکە بۆ جوانکاری بەکارهێنێ خانمان گوڵن و شایانی ئەوەن کە بۆ جوانکاری گوڵ بەکاربێنن و ئەوەش لە یاد نەکەین لە یەکێک لە بەرهەمەکانی کەناڵ 24 خۆمان بەرنامەیەکمان هەیە بابەتێکمان هەیە بەرهەمێ بە ناوی 5 خولەک لەوێ باسی ورومێن بینی کە تەنانەت لە مانگی حوتیش بەفریان هەیە هێشتا خەڵک بۆ یاریکردن لەسەر بەفر ئەتوانێت یان ئەچێت بۆ ئەو شوێنە ڕێک وەکو زستانێکی دیکە ینی بەڕاستی شوێنێکی زۆر دڵڕفێن و زۆر جوانە هەمیشە وتراوە کە سوپاس گوزاریەوەی هەرمی کوردستان هەر چوار وەرزەکەی تیا و زۆر جار سۆمان بۆ نمونە لە ناوچەیەک وەرزێکە لە ناوچەیەکی دیکە وەرزێکی ترە ئەوەش بۆ خۆی ئەو تایبەتمەندیە بۆ هەرمی کوردستانە گەرن جاویستم یەک شتێکی تر بڵێم ئەوەیشەوەیە کە ئەو گوڵانە زۆر جار ئەشکرێن بە مرەبا ئەگەر گوڵە باخەکە لە خۆمان پێمان و گوڵەباخی ئەسڵە گوڵەباخی ئەسڵە ئەوە بۆنێکی خۆشیە توانی بەڵام زۆر ناسکە کوڵانی زۆر ناوێ هەر ئەتوانی بە لەگەڵ شەکلەکە کەمێک و ئەبێ بە مرەبایەکی بە چێژ و بەتا جا تۆ زۆر شارەزای لە مرەبا دروستکردن بە تایبەتی مرەبای شلکەکەت زۆر خۆشە ئەوە ئیسایی گوڵەکەش ئەوێ تامیکەم ئینشاءالله ئێمە بۆ زانینی هەواڵ و زانیاریەکانی شار و شارۆچکەکانی دیکەی کوردستان پامێرانمان وەرەگرین تا لە ڕێگەی ئەوانەوە بزانین چی دەگوزەرێ ئێستاژە چینە لای ئاری حوسێن لە ئاکرێ لەگەڵمانە بێ ڕۆژ باش ئاری سلااو لەبێ زانیاریەکان لای تۆ چییە؟ بەلیسپێ دەهیەوە و تەماشەوانان باش بیتن لە ئاکرێژی دی ئەم کارین بێژین کو ئیدی ڕۆژەف بەحەز بەحسا خۆپارێزیە دەهەم بەر ڤایرۆسی کۆرۆنایەدا دیارە کو لە ئاکرێژی هەردەگەل دەرکەتنا vê ڤایرۆسی ناوە هەرێما کوردستاندا ئیدی ji aliyê قای مقامیەتا vê qezayê ve li jinayek hate pêkînan ji bo rûpirobûna ڤایرۆسê koronaye
که اف لیجنا هنه حتی که ویگاوی روزانه دنوا بازاری دا پیش و روز دیگرتن جبوه که حوالاتیان لجین گشتی هر سان جدنا وبازاری دا روپروی و که بکتن که پابندی ریکارن خوب هاری بن دالی که دیش دا لآکری دیاره کود 19 ماه در بازبوی دا 6 کس وقت توجبوین ویروس کرونا هاتنا دست نشان کرن که اف کسین هنه پاسوان بونه لبغداد ارکی خدا بون زفری بونه ولوی دمی دیاره که وگرتی آن که توجبوین ویروس کرونا بون لوی دمی او 6 کسا اکثر هاتنا روانه کرن جبو نخوشخانه پیدانا چارەسەریین ویروس کرونا سنتر پارێزگاها دو که دیاره که بریا چند روزه کن اوان 6 کسین هنه به تمامی چارەسەریین خوار گرتنا و جاره که دیو هاتنا زفراندن جبو آکری لی او حتی که ویگاوی جی آکری نوا جه تایبت به کرنتینه کرنی دا نوا کرنتینه دا جبو یکی که زیادتر لی به پشت راست کرن که اوان هیچ ویروس اگه کرونا نوا گیان وادا نما کلوی دمیل آکری سر به که کو افکاسه توجبین ویروس کرونا بونه دیاره کو 130 کس الوی دمید گلوان الدام خازوری بون همی الدهو که هات نکرانتین کرن جبو کو تکلی نوا خالکی نبن لوی که هات نترس هبو کو او جی توجبین ویروس کرونا نه هر سان جی 8 کس لآکر هات نکرانتین کرن کو اوین هنی او بونه این کروجانه تکلی گلوان هبو آنکو برکفتن گلوان توج 6 توجبین هنی هبو جبو که کو کس توشی ویروس کرونا بد وگاوی الوانا 221 کس که هاتبونه کرانتین کرن وگاوتنه 30 کس لآکرید ماین نوا کرانتینه دا که او 6 کس هنه نکو پیشتر توشی ویروس کرونا ببون هر دیسان جی 24 کس که او بونه این که تکلیه که زیده آن که برای کفتنه که زیده دگلوانا بونه که خیزان نوا بونه زاروک نوانا بونه وگاوی او ید ماین نوا کرانتینه دا لآکری که بریار او جدوان دروجان دا در بکویم که بشکنیم با هاتی نکرن که وگاوی هیچ ویروس کرونا نوا گیانه دانیه دالیه که دیش دال آکری لسر جادان جالی پلیسین هات نوچونا آکری ارسان هزین آسایشه و یعنی بروجو بشف بردام شوفر او کسین کود نوا ترومبیل دانه رنمای پیتین دان جبوی که کو کماما هردسان دستکشان ببستن جبو کو پاراستی بن برانبر ویروس کرونا دا همی فرمانگاه که آکری میری جی افروکه و چند روزن در بازبویش دل آکری یعنی چناویت هیچ رنگی کی کسک بیشتر نوا فرمانگاه دا کو دستکش لبرنه بنیان جی کما نگریدم با وکی گشتی افریقارن خپار زیل آکری تا نگرتن و وگاوی همشین بیجین هیچ توجبه که ویروس کرونا آکری نکر کنده کس لبن کرانتینه دانه بله آری وک تو چاوی کانالیت لا آکری خەڵک چۆن ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ ئەکات و چۆن ڕێنمایەکانی خۆپارێزی جێبەجێ کاچیتە ناو بازاڕ و شوێنە گشتیەکانەوە خەڵک پابەندە بەوەی کە دەستکێش و دەمامک بەکاربهێنێت لە مۆڵەکان لە شوێنەکان؟ بله دیاره اگرم بین سکینی یعنی قضاین آکری و بردارش که دو قضاین گلکیم پیک و گری داینه اف هر دو قضا هف سنورن دیگل پارزگاه حولیر هر دیسان جیم موصله رنگ روزانه خلکه که زیدت ناوان هر دو قضا نا طیبتشان بیجین آکری هاتونو چونه بکه در باز بیدن بو هر عالیه که بیدن دا عالیه که دیدار ریا که نیف دولتی ناو برای قضای دا در باز بیدن کرجانه هاتونو چونه که زیدل سر هيا کل دریه ابراهیم خلیل تن جبو سوران حولیر دشن هر سان جلوی دریه حاج عمران تن جبو دو که دچن اوانه وکری کو آکری ایدی قلبالخه یا کسی بیانیش ناو ده بیل سر رای وی که ام دبینین هر دگل در کتنا ویروس کرونا حتی کو وگاویل آکر ریکارن گلکی باش ناتینا گرتن حوالاتش تاراده که گلکی باش پابندن یعنی ما خوش دی سردانا چند فرمانگاه که میری کر کمادید فرمان بران هر سان جی خلک سردانا وان فرمانگاه کردن همی دستکش و کما گردابون وکی دیج نوا بازاری داب هیچ رنگی کی نابیتن حوالاتی همش دیسان فروشار و بازرگان بین دیتن به کما دستکش اگر بین دیتن جهتوانات نس زادان او کسب خوش نس زادان فگاویجی لجنا رو پروبونا ویروس کرونا 21 جه لاکر داخستین جبر پابند نبونا پرین مال خپارزیه بله زۆر سپاس بۆ هاوکارمان ئاری حسێن کە لەگەڵمان بووی لە ئاکرێەوە بە هیوای سەلامەتی بۆ ئێوە بۆ هەموو دانیشتوانی ئەو ناوچێش. بەڵێ پێکەوە بچین کەش و هەوا ببینی هەر باسی هەموو کوردستانمان کرد و هەروتمان کوردستان کەش و هەوا و خۆشە بابەیەکەوە بینەری شارەکانی دیکەش بینی هەموو کوردستان.
بەهۆی دروستکردنی بەنداوێک لە شارۆچکەی سەمسوور لە باکووری کوردستان هەزاران ماسی بێ ئاو بوون و لە ناوچوون. دانیشتوانی سنوورەکەش داوا لە بەرپرسانی ئیداری ئەو شارەکەن کە ڕێگری لەو کارە بکەن و پارێزگاری لە مانەوەی ماسیەکان بکەن. هاوڵاتیان ئاماژە بەواکەن بەهۆی گۆڕینی ئاڕاستی ئاوەکەوە هەزاران ماسی و گەرە لە ناوچوون. بنداف çêkirin, ava robarê çikandin û sedan masî ku di robarê sergolê de bûn mirin. Hinek jî di nav gorên biçûk de henaseyên dawî didin. Beriya demek li ser robarê sergola Semsûrê dest bi çêkirina bendavê hatibû kirin û ji ber vê arasteya avê hatibû guhertin. Bi guhertina royê avê û çêkirina bendavê û danîna kargehên qûmê sed hezaran masî û milyonan hêkên masiyan û masiyên biçûk mirin. Gundî daxwaza rawestandina qirkirina masiyan dikin. Wiha biçe em ê nikaribin ji zarokên xwe re ji bo nifşên nû tiştekî bihêlin, masî bihêlin. Divê em qirkirina süruştê rawestînin. Masî divê demê de hêkan dikin û milyonan hêk jî ji nav diçin. Heyf e, guneh e. Divê em süruştê biparêzin û ji neviyên xwe re cîhaneke baş bihêlin. Em sergoleke xweşik bihêlin. Dünya bırakalım. Güzel bir gölbaşı bırakalım. Gundiyan li ser pêşatan serî li qaymeqamiya navçeyê dan. Qaymeqamiya navçeyê jî rêveberiyên pêwendîdar agahdar kirin. Karmendên jîngeh û bajervanî dê ji avê û masiyên mirî numune werbigirin. Lê gundî dibêjin pêwîstî bi numune nîne. Sedem diyar e, bendav hatiye çêkirin û masî bê av mane. Rexne li welatiyan jî digirin ku hin kes şûna dijî vê qirkirinê û talanê xwezayê derkevin ji xwe re masiyên mirî komkirine ku ew jî hêz û wêrekî dide wan kesan ku projeyên wiha pêş dixin. لە باکووری کوردستان گرنگی بە ماسی و بەرهەمی ماسیە درێکە بەداخەوە ساوایە بۆیە هاوڵاتیانەکانی زۆر نیگەران بوون. لە ماوەی ڕابردووشدا لە ڕێگەی ئینهاوسێکەوە پیشانمانان کە زۆرجار ماسی لە ژێر شەختە و بەفرا دەرەهێن و ڕاو ماسیەکەن. ئەوش هەر لە باکووری هەر لە باکووری کوردستان بوو. بەڵێ پامنێرێکی دیکەمان لەگەڵا کە لە هەولێر ئەویش نەورەس عەبدوڵایە. نەورۆز ڕۆژ باش و هیوادارین کە تەندروست باش بی پێمان بڵێیت کە زانیاری چی هەیە سەبارەت بە هەولێری پایتەخت پێمان بگەین. بەڵێ سۆڤان هاژە ڕۆژتان باش ڕۆژی بینێرانی کوردستان 24 باش وای تەندروستی و سەلامەتی بۆ ئێوەش. لە هەولێر ئەمڕۆ کۆمەڵێک چالاکی گرنگ هەن بەڵام من دەمێ ئاماژە بۆ بکەم کە درەنگانی دوێنێ شەو وەزارەتی تەندروستی ڕایگەیاند کە 34 کەسی دیکە لە هەولێر توش بوون. کاڵین هەولێر مەبەستمان پارێزگا هەولێرە چونکە 20 لەو کەسانە لە قەزای چۆمانن واتە لە قەزای چۆمان قەزای کوێ بەڵام ئەم هەمووی لەسەر خۆتانەزان لەسەر سنووری پارێزگا هەولێر ئەژمارەکرێ و لەوانەشدا هەیە کە دانیشتوی گەڕەکانی نێوشاری هەولێر وەکو برایەتی و کۆمەڵێک گەڕەکی دیکە لە نێوشاری لە هەولێردا هەن. ئەمە سەبارەت بە دوایین ئاماری توشبووان بە ڤایرۆسی کۆڕۆنا لە هەولێر واتە ڕۆژەکە بەرز بۆ ئێستا نزیکەی 190 کەس لە هەولێر بەتەنیا لەژێر چاودێری پزیشکیدان سۆڤان. سەبارەت بە چالاکە گرنگەکان ئەمڕۆ کە ڕۆژەوی هەولێر ئەوەی کە هەیە زۆر گرنگە کاتژمێر 11 لێژنەی باڵای ڕوبڕمنەوەی کۆرۆنا کۆ دەبێتەوە لە هۆڵی سعد عەبدوڵڵا. ئەمە کۆبوونەوەیکی گرنگە کۆمەڵێک ڕێکاری نوێ تێدا باسەکرێت کۆمەڵێک هەنگاوی نوێ تێدا باسەکرێت بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها کاتژمێر 11 بە هەمان شێوە کاتژمێر 11 بە هەمان شێوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان کۆ دەبێتەوە نزیکەی مانگێک دەبێت پەرلەمانی کوردستان کۆ نەبووتەوە بۆیە ئەمڕۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان بە دوای ڕێخستنەوە و میکانیزمێکدا دەگەڕن بۆ دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان. ئەمەش کاتژمێر 11 لە پەرلەمانی کوردستان بەرەوە دەچێت و لە هەمان کاتا کاتژمێر 11 ئەتوانین سۆڤان هەموو چالاکیەکان لە کاتژمێر 11 زیاتر کاتژمێر 11 باماشەوە لە دیوانی پارێزگای هەولێر کۆنگرێکی ڕۆژنامەوانی گرنگ دەبێت بۆ فرسە سۆفی پارێزگاری هەولێر بە دڵنیاییەوە تایبەت دەبێت بەم دۆخەی ئێستا کە لە هەرێمی کوردستان هەیە و لە هەولێری پایتەخت هەیە سەبارەت بە
ڕوبڕبنەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەروە چۆنێتی خۆپاراستن وەرە هەمان کاتدا بەکارهێنانی دەستکێش و دەمامک و وەروە جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی ئەمەش کاتژمێر 11 کۆنگرێکی ڕۆژنامەوانی فرسۆفی دەبێت لە دیوانی پارێزگای هەولێر سۆڤان. بەڵێ زۆر سپاس دەکەین نەورەست کەواتە ئەمڕۆ کاتژمێر 11 تیمی پامنێرانی کوردستان 24 گەلێک سەرقاڵ دەبن و کاکسامانیش لەگەڵتانە بێ بە بەردەوام بە پەیوەندیکردن و بۆی کە هەواڵەکان سات بە سات و گۆڕانکاریەکان سات بە سات و ڕێکارەکان سات بە سات بە بینەران و بیسەرانی کوردستان 24 بگەیرین. زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان بووی لە هەولێرەوە. سپاس بۆ تۆ نەورەست. ئێستش بابێکەوە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازارەکانی هەرمی کوردستان ببینین کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 124,200 دینارە و 100 یۆرۆ بەرامبەر بە 138,000 دینارە. 100 پاوەندی بەریتانی 154,500 دینارە و لیرەی تورکی کە 100 لیرە بە 18,400 دینارە. 100,000 تومەنی ئێرانی 7,100 دینارە. و نرخی ئەمڕۆی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستانیش بەم شێوە دەبێت کە دەیڵێت. مسقالێک زێڕی عیار 24 بە 338,000 دینارە و مسقالێکیش زێڕی عیار 21 بە 295,000 دینارە. مسقالێک زێڕی عیار 18 بە 250,000 دینارە. بەڵێ ئەمیش نرخی درا و زێر بوو کە لە بازارەکانی هەرێمی کوردستان بەم ژمارانە یاخود بەم بڕا مامەڵی پێ دەکرێت و ئاوە گۆڕ دەکرێت. لژنەی فتوای عێراق فرۆشتنی پلازمای خوێن بۆ تووشبوانی کۆرۆنا حرامەکات. لیژنەی باڵای فتوای عێراق ڕایگەیاند فرۆشتنی پلازمای خوێن لەلایەن ئەو کەسانی کە تووشی کۆرۆنا بوونە و ئێستا شاگونەتەوە بۆ ئەو کەسانی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون حرامە. و لەو فتوایەدا هاژە ئاماژە بۆش کراوە کە بەخشینی پلازمای خوێن نەک فرۆشتن بۆ ئەو کەسانی کە ڤایرۆسی کۆرۆنایان بووە دەچێتە چوارچێوەی خوێن بەخشین بۆ ڕزگارکردنی ژیانی کەسانی دیکە بەڵکو لەواچێ بە پێچەوانەشەوە بێت. بەڵێ ینی سۆڤان بەخشینی پلازماکە نەچۆتە چوارچەوەی ئەوەی کە حرام بێتەنە فرۆشتنی کە لیژنەکە جەختەکاتۆ کە نابێت لە بەرامبەر بەخشینی خوێن پارە وەربگیرێ. لە دوو ڕۆژی ڕابردوودا لە تۆڕکۆمەڵایەتیەکان لە عێراق بڵاو بووە کە نرخی 1 لیتر پلازمای خوێن بۆ تووشبوانی کۆرۆنا گەیشتۆتە 2,000 دۆلار. زۆر ژمارەیەکی خەیاڵیە بۆ ئەوە بەڵام خەڵگەتوانێت کە بەخۆ هەر بێ ئەوە خەڵک بەخشینی خوێن ئەکات لە زۆر شوێنە کەمپین ڕائگەنرێت بۆ بەخشینی خوێنەوەە بەڵام ئێستا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەبێ کۆمەڵێ هەرچەند پێشتر بانکەکانی خوێن پشکنێکی زۆر تەواویان بۆ خوێنەکان دەکرد بەڵام ئێستا ئەبێت زۆر بە ورتر بە چڕی چاودێری ئەو دۆخە بکرێت و نەهێڵڕێت کە حاڵەتی بەو شێوە بهێن بێتە ئاراوە کە خەڵک فێری ئەو بێت بازرگانی بە پلازمای خوێنی خۆیەوە بکات کە بزانێت کەسانێک هەن کا پێویستیان کە تا ئێستاش سۆڤان بنەمایەکی زانستی تەواو دیاریکراونیە لە سەرۆی کە ئەگەر ئەو پلازمای وەرگری توش نەبیت ینی ئەگەرە لەو کاتەشاوە هەرە بێتە تیجارەت بۆی کە ئەگەر بفرۆشرێ و نەبەخشرێت ئەوش هەر بە چاودێری پزیشکی بێ دوورە لۆی کە توش نەبیت و ئەو بەکاربێنیت. بەڵێ هەرچەندە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا خولی ئەم ساڵی فستیڤاڵی کان لە فەڕەنسا بەڕێوە ناچێت بەڵام داوەرانی و ڕێخەرانی فستیڤاڵی کان بڕیاریاندا بە شێوازێکی نوێ ئەو چالاکیە هوەریە ئەنجام بدەن بە شێوەیەک 56 فیلمیان بربژێر کردووە بۆ ئەوەی هاوکاریان بکەن و فیلمەکان ببنە پڕبینەرترین و پڕداهاترین فیلم. ئەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە جیهان و هەموو کایەکانی ژیانی کرد هیچ جەنگ و دۆخێکی دیکە بەو جۆرە گۆڕانکاری تێدا نەکرد. یەکێک لەوانە فستیڤاڵی ساڵانەی سینەمای جیهانی کانە کە لە فەڕەنسا بەڕێوە دەچێت و تیایدا هەموو جۆرە فیلمێک پێشکەش دەکرێت لە سەرانسەر جیهاندا. هەرچەندە فستیڤاڵی کان لە مانگی ئایاری هەموو ساڵێک بەڕێوە دەچێت بەڵام ئەمساڵ لە کاتی وادەی خۆی بەڕێوە نەچوو. لە کاتێکدا ڕێخەری فستیڤاڵی کان ڕایگەیاند هەموو هەوڵێک دەدەن کە ئەم ساڵیش هاوشێوەی ساڵانی ڕابردوو فستیڤاڵەکە ڕێک بخەن.
بەڵام ڕێکارەکانی خۆپاراستن لە کۆرۆنا کارەکانی بەڕێوەچوونی فستیڤاڵیەکانی پاکخست. بۆیە ڕێکخەرانی فستیڤاڵەکە ئاماژەیان بەوە کرد ناچارن بیر لە شێوازێکی نوێی بەڕێوەچوونی فستیڤاڵی کان بکەنەوە بە جۆرێک بۆ یەکەم جار ئەو فستیڤاڵە جیهانیە بەو شێوەیە کاری لەسەر بکرێت و هەڵسەنگاندن بۆ فیلمەکان بکات. پێشتریش ئێمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا ڕایگەیاندبوو بەهۆی خۆپاراستن لە مەترسیەکانی کۆرۆنا تا ناوەڕاستی مانگی تەمووز فستیڤاڵە کللتوریەکان ڕێک ناخرێن. بۆیە ڕێکخەرانی فستیڤاڵی کان خولی ئەم ساڵی فستیڤاڵەکان هەڵوەشاندەوە و بڕیاریاندا بە شێوازێکی دیکە ئەو چالاکیە هونەریە بکرێت کە 56 فیلم لەلایەن داوەرانی کان بربژێر کراون بۆ ئەوەی زۆرترین بینەر و داهاتیان هەبێت. هەروەها هاوکار بن بۆ بڵاوکردنەوەیان و ئاسانکاریان بۆ بکات و هاندەرێکی باش بێت تاوەکو خەڵک هەوڵی تەماشاکردنیان بدات. کە فیلمە نوێیەکانی هەریەکە لە وەبس ئەندرستن و ستیڤ ماکوێن و پیکسار فرانسۆ ئۆزۆن و نائۆمی کاواسی و تۆماس ڤێنتەربێرگ و مایۆن لەخۆ دەگرێت. چەند ساڵەکە فستیڤاڵەکە بەهۆی نەبوونی دەنگی جیاوازەوە ڕوبەڕووی ڕەخنە دەبێتەوە. ئەم ساڵ فستیڤاڵەکە ژمارەیەکی بەرچاو فیلمی دەرهێنەری ژنی لەخۆ گرتووە و هەروەها فیلمیشی لە ئاسیا و ئەفریقای باکوور و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە وەرگرتووە و لە لیستی سەرەکی فستیڤاڵەکەدان. بەڵام ستیڤ ماکین یەکێکە لەو دوو دەرهێنەرەی کە لە زیاتر 50 فیلمسازدا تەنها ئەو دوانیان ڕەشپێستن و دەنگی فیلمسازە ڕەشپێستەکان ژمارەیان زۆر کەمە. بەڵێ سۆڤان هەرچەندە دەنگۆی ئەوەش هەیە کە ئەوترێت مادەم 56 فیلم بربژێر کراوە بۆ وەرگرتنی خەڵاتی کان ئەگەری ئەوەش هەیە کە بڵێن فستیڤالێک بکرێت یاخود چالاکێک بکرێت لەو بارەیەوە لە برۆی دەمێک کە دەنگۆی ئەوە هەیە کە ئەم ساڵ فستیڤالەکە بکرێ و دۆخەکە نەیوەستێنێ هەرچەندە لە ساڵانی ڕابردوودا 2016 بوو فیلمی کوردی بەشدار بوو و بۆ هۆی ئەوەی کە دەنگ بداتەوە و خەڵاتی ژوەرگرێت لە کان چەندین فیلمی جیهانی بەشدارە بن لە هەموو دنیاوە بەڵام ئەم ساڵ پەناچەتیر چ فیلمێکی کوردی تیابێت لە بربژێرەکانی خەڵاتی کان. بڵنیایە ئەگەر ئەو فستیڤاڵە ئەنجام بدرێت حتمما ژێر چاودێری و ڕێکاری تایبەتی خۆشی ئەنجام بدرێت بە ڕێکارێکیش بێ وەک گوتت چونکە فیلمەکان ئەوەندە زۆرن هەر دەبێت کە فستیڤاڵەکان ئەنجام بدرێت جا نازانی ئینشاڵڵا بۆ ساڵێکی تر فیلمی کوردی بەشدار بێت و ئەو کاتە بیستانەوە ئێمە لێرەوە هەواڵەکەتان پێ بگەێنین هەر ناو بابەتی باسی فیلم و گۆرانەکان ئەمێنینەوە کە بەرهەمهێنانی فیلم و گۆرانەکان لە کالیفۆرنیا دەست پێ دەکاتەوە. نووسنگەی حاکمی ویلایەتی کالیفۆرنیا ڕایگەاندووە هەموو دامەزراوە ناوەندی و بەرهەمهێنانی فیلم و گۆرانی و بەرهەمە تەلەڤیزیۆنەکان ئاگادار کراونەتەوە کە ئەگەر دۆخەکە مەترسیدارتر نەبێت ئەوە لە ڕۆژی 12 ئەم مانگەوە کار و چالاکیەکانیان دەست پێکاتەوە و هەروەها ئاماژەی بۆش کردووە دەستپێکردنەوەی چالاکیە ڕۆشنبیریەکان و بەرهەمهێنانی فیلم و گۆرانی بە چەند مەرج و ڕێنماییەکی تەندروستی دەبێت وە کەسا باسم کرد. بەڵێ لەلایەن خۆشیەوە تەندروستی گشتی کالیفۆرنیا ڕایگەیاندووە بڕیاریکردنەوەی ناوەندەکانی بەرهەمهێنانی فیلم و سینەما و گۆرانی بە ڕەزامەندی ئەوان دەبێت لە ناوەڕاستی مانگی ئاداری ڕابردووەوە لە چوارچێوەی هەوڵەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەموو چالاکیە هونەری و ڕۆشنبیریەکان و بەرهەمهێنانی فیلم و گۆرانی لە ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا ڕاگیران. هەرچەندە کارە هونەریەکان لە هەموو دۆخەکانە هەبوو کراوە چەندە ڤایرۆسی کۆرۆنا کاریگەریکی زۆری لەسەر بۆ زۆر جاری ژەوترەوەی سیاسەتێکی یا هونەر چاکیەکاتەوە بەڵام هێشتا ینی هونەر هەر لەم بارودۆخەشا بێت جێدەستی خۆ یاخود ئاهەیەکە بە دڵی گەلانە یاخود بە دڵی جیهانیا کاتەوە لە هەر دۆخەکە بێ و بینیمان لە ئیتالیا لە شوێنێکتر بێ کۆنسرتەکان بە شێوەی ڤیددیۆ ئەکرا بالکۆنەکان لەوێ ڤیددیۆکانیان کرد جا هاژە ئەگەر بەو شێوەیە نەبێت چۆن ئەم شتانە تۆمار ئەکرێ حتمما ئەبێت لە ڕێی ڤیددیۆ کلیپەوە بێت یا لە ڕێی فیلمەوە بێت یا لە ڕێی گۆرانیەکەوە بێت بە هەر شێوازە بێت ئەمانە دواتر ئەم فیلمە ئەم گۆرانیە ئەبێتە بەشێک لە مێژووی ئەم ڕۆژانەی کە ڤایرۆسی کۆرۆنا گۆی زەوی گرتەوە و دەچینە لای فۆتۆگرافەرێکی هندستان کە وێنەی کەسەکان لەسەر شتێکی زۆر جیاواز چاپ دەکات ئەویش دیارە بۆی کە کارەکەی پڕفرۆش بێت ئەچێت لەسەر دەمامەکەکان وێنەی کەسەکان چاپەکات
گاندیگار یەکێکە لە وێنەگرەکانی شاری چینای لە هندستان و بەهۆی پابندبوونی هاوڵاتیان لە بەریکە زیاتر پابند بن بە خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بەکارهێنانی دەمامەکی و دەستکێشیان زۆر ڕەواج پێیاوە وەکو هەموو وڵاتانی دیکە ئەویش هەستاوەکە لە ڕێگەی سیستەمێک وێنەی کەسەکان لەسەر دەمامەکەکە دەنەخشێنێت وەک بڵێ بەشی خوارەوەی دەمیان بە شێوەی وێنەی نیوەی خوارەوەی ڕوخساری کەسەکان وەرەگرێت و لەسەر دەمامەکان چاپیەکات. ئەو شێوازە دەمامکانە خواستێکی زۆریشیان لەسەر بێت زۆریان بڵێن لە هەموو تەمەنەکان هەموو ڕەگەزەکان داوایەکەن هەروەکو لە وێنەکەی ئابێنرە لە سەر شاشەی کوردستان 24 یانی هیچ جیاوازێکی نابێ هەر وێنەی دەمی و بەشی خوارەوەی دەم و چاوی کەسەکەیە چاپەکرێت و ئیتر خەمیۆشیان نابێت دەمیان دیار نەبێ زەردەخەنە نەکەن و بیکەنی جیاوازە فەرقێک ناکەم مەگەر بەستاوەچی سوچی چاوەکان بزانە کە پێ ئەەکەنە یان تووڕە بووە بە تێکدانی هەردوو برۆ بۆ ئەوش ئەکرێ هەندێکی باش بێ بۆ بەکارهێنانی دەمامێک بۆ خۆپارێزی باڵێ جا ئەگەر ئەوە خانمان مێکاپی لێویان ڕەنگێک بە یەک ئەو باڵێن ئەو وێنەیان گرت بێت لەگەڵ جلیترە لە بەریکەنەوە ڕەنگەکەی سووربێک کراسەکە قاوەی ئەتوان بیگونجێن لەگەڵ هەموو شتێکە خانمان کێشیان نییە باڵێ لە سەدا 73 توشبوانی کۆرۆنا لە سنە تەمەنیان لە سەروی 6 ساڵیە. فەرزین ڕەزایی سەرۆکی زانکۆی زانستە پزیشکیەکانی سنە ڕایگەیاند بە ساڵاچوان لە ڕیزی کەسە هەستیارەکانن بەرامبەر مەترسیەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا چونکە بەپێی داتا و ئامارەکان لە 166 توشبوو بە کۆرۆنا 122 کەسی توشبوو لە کەسانی بە ساڵاچوون کە بە شێوەیەک لە 173 توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا تەمەنیان لە سەروی تەمەنی 6 ساڵیەوە و ڕایشیگەاندووە کە ژمارەی توشبوانی بە ساڵاچوان بە کۆرۆنا زیادی کردو و زۆرینەی ئەوانەی کە بە کۆرۆناگیانیان لە دەستدەدەن بەداخەوە تەمەنیان لە سەروی 7 ساڵەوەیە و سەرۆکی زانکۆی زانستە پزیشکیەکانی سنەش داوا دەکات کە سەرنج بخرێتە سەر کەسانی بە ساڵاچوو هاوڵاتیان زیاتر و زیاتر پابەندی ڕێنمایەکان بن تا بکرێت لە ماڵەوە ببێن و هەرچەند دەزانین شاری سنا یەکێکە لەو شارانەی کە چالاکیە کۆمەڵاتیەکانی زۆر تێدا بەردەوامەوە دەبیستین کە بە شاری میوزیک و ڕۆشنبیری و چالاکیەکان بەناوبانگە تەنانەت ئەو فستیڤاڵانی کە دەکرێت زۆربەی فستیڤاڵ هونەرەکان لە شاری سنەیە بۆیە هیوادارین هەموو خەڵکی کوردستان و شاری سنا و خەڵکی شاری سنە پارێزراوە بن چونکە ئێمە پێکەوە جوانین بەو جیاوازیانەی کە هەمانە لە هەر شوێنێک و لە هەر پارچێک هاژە تایبەتمەندێکی جیاواز هەیە لە کوردستان هەر لە سروشتەوە لە کللتورەوە لە میوزیکەوە لە هەموو بڵین کایەکانی ژیانەوە کوردستان هەمەڕەنگە انشاءالله هەر بە ئاوەدانی و بە هەمەڕەنگی ژەمێنێتەوە میوزیکی شتایە دەستێکی باڵای هەیە بە تایبەت لە شاری سنێت خۆشەویستە. بەڵێ ڕاهێنان پێکردن بە ئاژەڵان و فێرکردنیان بەو کارە سەیر و سەمەرانەی کە سەرنجی خەڵک ڕاکێشێت یەکێکە لەو خولیانی کە لە زۆربەی وڵاتانی جیهان گرنگی پێدەدرێت و ڕاهێنەرێکی سەگی دەریایی لە ماوەی کەرەنتینکردن بە قۆستنەوە و دەرفەتی ئەوەی هەبووە سەردان نەکردنی سەردانی خەڵکی نەکردووە بۆ باخچێ سەردان نەکردنی ینی خەڵک بۆ باخچەی ئاژەڵان ئەم ئەو هەلەی خۆستۆتەوە تا لە شاری یۆکۆهامای ژاپۆن توانیوێتی بە ڕاهێنانێکی چڕ سەگە دەریاییەکەی فێری وێنەکێشان بکات کە سۆڤان ئەم ئینهاوسی بۆ ئامادەکردن زۆر باسیە کرد سەرنجڕاکێش بوو بە ئێوەش ببینن. هەندێک جار بە مەبەستی پاسەوانی یا ڕاوکردن یا بۆ نمایشکردن بە شێوازی جۆرا و جۆر و بەگرتنەبەری ڕێگای جیاواز وەک برسیکردنی ئاژەڵەکان یان پێدانی شتومەکێکی تایبەت بە یاریکردن کە حەزی ئەو ئاژەڵە دەجوڵێنێت ڕاهێنەر ئەو ئاژەڵە فێری ئەنجامدانی کارێک کە لە سروشتدا کاری ئەو نییە و لە توانای ئاژەڵەکە بەدەرە ئەنجام دەدات و ڕاهێنەر بەم کارە دەگاتە ئامانج. زۆر جار لە سێرکەکان بینەری کاری سەیر و سەمەر لە ئاژەڵان دەبین. لە وڵاتی یابان سەگێکی دەریایی لەلایەن ڕاهێنەرەکەی فێری وێنەکێشان دەبێت.
لیۆ لە سەرەتای مانگی سێ دەستی بە وێنە کێشان کرد هەمیشە ئەمبینی حەزێکی زۆری هەیە بۆ یاریکردن و بەو یاریانەی کە شێوەی سۆندەیە یان قەڵەمیان هەیە بۆیە بیرم کردەوە کە دەتوانم فێری ئەوەی بکەم کە بەدەمی قەڵەم یان فڵچەی وێنە کێشان بگرێت و ڕای بهێنم وێنە بکێشێ لیۆ زۆر حەزەکات کە چەپڵی بۆ لێ بدرێت کاتێک لە وێنە کێشان تەواو دەبێت بۆیە منیش بەپی حەزەکانی ئەو وای لە یەکەم کە زیاتر حەز بە وێنە کێشان بکات. دروستە ئاژەڵان کەمێک درەنگ بە شتێک ڕادێن بەڵام کە ڕاهێنران و بەردەوام بوون بە ئەستەم ئەو کارەی کە فێر بوون لە بیری دەکەن. ڕاهێنانی بەردەوام وا دەکات ئەو کارە بۆ ئاژەڵان ببێتە بەشێک لە ژیانیان و بۆ سێرک و نمایش لەلایەن ڕاهێنەران بەکاردەهێنرێن. لیۆش لە دوای ڕاهێنانێکی زۆر بۆ گوێبیستبوونی چەپڵە و پاڵپشتەکانی خەڵک دەبێت چاوەڕێی کۆتایی هاتنی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بکات بۆ ئەوەی خەڵک جارێکی دیکە ڕووبکەنە سێرکەکان. دەستخۆش سۆڤان زۆر سەرسان بووم پێی زۆریش ینی تۆ زۆر جارە لەوانەیە بڵین ئەم ئاژەڵە لەوانێ نەزانێت بەس ئەوە تا ئەگەر هەوڵ بی لەگەڵ هەر شتێکە و بەردەوامبوونی ڕاهێنانەکان واکات هەر جۆرە ئاژەڵێکیش بێت فێر ببێت. گرنگی ئەوە لەوەیە کە ئاژەڵەکان هەژە لە هەر شوێنەکە بژین زمانی ئەو شوێنە فێرە بن یعنی بە زمانی ئەو شوێنە ڕادێن تێئەگەن چون من بینیومە هاوڕێ دۆستانمان هەبووە کە ئاژەڵێکی تایبەتیانەوە پشیلیانە بۆ یان شتێکی تریان هەبووە گوێم لێ بووە کە قسەی لەگەڵ کردووە قسەی لەگەڵ کردو ڕێک تێگەیشتووە کە ئەڵێ ئەوەمە کە بڕۆ لەوێ دانیشە ڕێک ڕۆشتۆ لەوێ دانیشتۆ ینی ئەوە زوو ڕاستە وەگوتم درەنگ ڕادێن بەڵام شتێکە فێربوون لە بیری ناکەن ئەمیش وێنەیەکی کێشا شتەکە شتی وێنەی خۆی نەبوو ئەسپێکی کێشابوونە جوان دەمێکی جوانی وەگرستی بڵێ وەکۆ زانین ئەم ساڵ قوتابیان بەتایبەت پۆلی ببوورن زانکۆ و پەیمانگاکان زۆر نیگەران بوون لەسەرەوەی کە حەفلەی تەخەڕوجیان نەکرد یاخود بڵین ئاهەنگی دەرچوونیان ساز نەکرد بەهۆی ئەم بارودۆخەوە کە لە ساڵی 1970 تا ئێستا قوتابیانی پۆلی دوانزەی ئامادەی لە سوید ئەیان کرد ئەوان بڵین لە نەرویج و دانیمارک لە کۆتایی وەرزی خوێندنی هەموو ساڵێک ئاهەنگە گێڕن جگە لە تاواکردنی زانکۆ لە پۆلی دوانزە بەڵام ئەم ساڵ بەهۆی ڕێکارەکانی خۆپاراستن لە کۆرۆنا ئەو ئاهەنگە ساز ناکەن ینی ئەوەی پۆلی دوانزە شەر ناکرێت ئەوش قوتابیانی نیگەران کردووە لە کاتێکا لە زۆرینەی وڵاتان ئاهەنگی لەو شێوەیە تەنیا بۆ دەرچوانی زانکۆ ڕێکەخرێر و کولای خۆمان بەڵام لە وڵاتانی ئەوروپا بۆ قۆناغەکانی ئامادەیش ڕێوڕسم و ئاهەنگ سازەکرێت. هەرچەندە لە زۆرینەی وڵاتانی جیهان ئاهەنگی دەرچوون تەنیا بۆ دەرچوانی زانکۆ دەکرێت بەڵام زیاتر لە 220 ساڵە بەبێ پرسران هەموو ساڵی قوتابیانی پۆلی دوازەی ئامادەیی لە وڵاتانی سوید و نەرویج و دانیمارک لە کۆتایی وەرزی خوێندن ئاهەنگ دەجێڕن بەڵام کۆڕۆنا ئەو چالاکێشی وەک زۆرینەی چالاکیەکانی دیکە ڕاگرت. لە ساڵی 1970 تا ئێستا تەنیا ڕێوڕسمی چالاکیەکان گۆڕانکاری بەسەردەهاتووە کا پێشتر قوتابیەکان بە ئەسپ و عارەبانە بە ناوشاردا دەگەڕان بەڵام ئێستا با پاس و لۆری بار هەڵگر بە تایبەت ئەوانەی پشتی لۆریەکانیان وەک ستەیج وایە و پێی دەڵێن فلات بە ناوشاردا دەگەڕێت. ئەمساڵ بۆ قوتابیانی دوازەی ئامادەی ساڵێکی باش نەبوو چونکە ناتوانن ئاهەنگ و کەرنەڤاڵ بژێڕن لە زیادیەوە دەبێت خۆیان لە قەرەباڵغی بپارێزن و لە ماڵەوە بمێننەوە. لەو ڕۆژەدا لە کاتی بەڕێوەچوونی چالاکیەکە هەموو قوتابیان کڵاو دەکەنە سەریان و قوتابیەکان کۆتا نمرەی خۆیان لەو ساڵەدا لە ناو کڵاوەکان بۆ یەکتر دەنووسن هەروەها ئاوات و خواستەکانیان لەسەر کڵاوەکان دەنووسن. لە ساڵانی هەفتاوە بۆ هەشتاوە قوتابیان ئەو کڵاوە دەکەنە سەریان کە لەلایەن خانەوادەیان هاوپۆلێکەوە بۆی ئامادە دەکرێت بەڵام ئەمساڵ خانەوەدەکان لە زیاتی ئامادەکردنی کڵاو بۆ ڕۆڵەکانیان داوایان لە دەکەن لە ماڵەوە بمێنەوە بۆ ئەوەی تووشی ڤایرۆسی کۆڕۆنا نەبن.
لە هەریەکە لە وڵاتانی دانیمارک، سوید و نەرویج ڕێوڕسمی ئاهەنگی دەرچوون بۆ قوتابیانی پۆلی 12 ئامادەی جیاوازە. بۆ نمونە لە دانیمارک قوتابیەکان هەفتەیە کڵاوی تایبەت بۆ ڕۆژە دەکەنە سەریان و بۆ هەر شوێنێک بچن لای نادەن. و هەروەها هەر قوتابیەک نمرەی دەرچوونی بەرز بێت دەبێت بە پیادە دوای لۆری و پاسەکان بکەوێت و لەو هەفتەیە هاوپۆلەکان سەردانی یەکتر دەکەن. لە نەرویج قوتابیانی دەرچووی پۆلی 12 ئامادەی بۆ 2 هەفتە گەشت دەکەن. بە هەمان شێوە لە سوید قوتابیەکان گەشت دەکەن دواتر لە ناوچەیەک کۆ دەبنەوە و کەرنەڤاڵ ساز دەکەن. سۆڤان ئەڵێ ئەوانەی کە نمرەکانیان بەرزە بە پیادە دوای لۆریەکە بکەون. ئەمە پێکەنینەکەی لەوەیە ئەگەر نمری کەم وایە ئەو وایە بە دوای بەڵام بە پێچوانە دیارەڵەن ئەهزان بە پێ بڕۆنەوە من بم یەکەم دەرناچم سێ سەفەرمە هەبێ بۆ هیستاری لۆریەکە بیان. لە لای خۆشمان ئێمە باخچەی ساوایان و ڕۆزەکانمان هەیە پێم بێت بەس دەرچوونیان بۆ کەناونە ئاهەنگی دەرچوون بۆیان گەڕێت ئەگینا بۆ قۆناغەکانی ناوەندی چەندەم ساڵ وەزارەتی خوێندنی باڵا بڕیاریە کە کۆنمرەی وەرزی یەکەم حساب کرێ بۆی ئەوەی کە دەرچوون یاخود هەتا پۆلی 12کەش 12 کە وەزارەتی پەروەردە بە هەمان شێوە ئەویش بڵین تا چەندیان خوێندووە هەموو مەکتەبەکان بۆ کاتی ئیمتحانی وزاری ئەو ئیمتحانی کەمیان بێکەوێن هەر ئەوە نەداخڵە بێت و ئەو ماوەیەکی باشیان لەگەڵە بەڕاستی توانن کە هەلێکی زۆر باشە بیخۆزنەوە بۆی کە هەم بابەتەکان زۆر کەمن هەم ماوەیەکی زۆر دوور و درێژیشیان لەبەردەسایکاتوان ئەمساڵ خوێندکاران دەرەجەیەکی زۆر بەدەست بێن و بتوان کام کولیەی ئەیانەوێت وەریان بگرێت ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا بۆ هیوایی کە هەموو قوتابیانی کوردستان بە نمرەیەکی باش دەرچن. بە هاتینە سەر بابەتێک هاتینە سەر بابەتێک کە هاژە وریا بۆ ئاگادار بە تۆ هەڵی وانەکەیت باسە باسی بکەم بڵێم چی ئێستا ئەزانی تۆ ئەیکە یانەکەت بێتم پێسەڵم ئەگەر کردبێتە ئەی باش. چەند هەڵەیەک هەن نابێت لە ئۆتۆمبیلی گەڕ ئۆتۆماتیک ئەنجام بدرێن. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بڵاوی کردوێتەوە کە چەند هەڵەیەک هەن نابێت لە ئۆتۆمبیلی گەڕ ئۆتۆماتیک بەکاربهێن. نابێ بە هیچ شێوەیەک ئۆتۆمبیلی گەڕ ئۆتۆماتیک ڕابکێشرێت. نابێ ئۆتۆمبیلی گەڕ ئۆتۆماتیک ئۆتۆمبیلێکی دیکە ڕابکێشێت. نابێ ئۆتۆمبیلی گەڕ ئۆتۆماتیک لە کاتی لێخوڕین بدەینە ئێن و دواتر بەدی و نابێت ئۆتۆمبیلی گەڕ ئۆتۆماتیک لە دی بدەین بە ئاڕ و بە پێچەوانەوە. جا بڵێ کامیانت کردووە؟ ئەوانە سپاس بخواتە ئێستا تووشیەوە نەبووم کە نە سارە ڕاکێشم نە سارەکەشتم هەبکێشرێ بەڵام ئەوانەی ترم نەکردەوە بە تایبەت چونکە من یەکەم جار بڵێن باوکم و هاوسەرەکەم فێری شۆفێریان کردم یەکسەر پێیان وتم هەر کاتە حتا ئەگەر وەستاشی بێ بە ئێنەکە برێکەکە ڕاکێشە ئەنجا بێ بە پیەکە یاخود دواتر قەت لە دیەوە مەیە بە ئاڕەوە کەم جار بێ بە هەر خۆشی وایە لەبەرەوەی ئۆتۆماتیک باوکمەڵێت وەکو مەکینەی خایەتیەوە ئاسانە کە دەتوانێت فێر بێ بەڵام ئەو ینی وریاییە شێوێ بۆی تێک نەچێت. بەڵێ هەر ئەبێ ئەو خاڵانە هەندێک کەسەیە لەو چە نەیزانێ بەڵام تۆ لە شۆفێریە نەمبەروانی لای من کە لەگەڵ سەرەکەوم ئەفەن چاوانەکانە حەزەکەم بخەومونە هەرچەند سەریع ئیش لێ بەس ئەوە لێرەوە کەشفم کردی بۆ ماڵەوە کە سەریع لێخڕی بەڵام هەر ینی لە کاتی ڕێنمایەکان من ئاگادارم چەند جوان ڕێنمایەکان جێبەجێیەکی و تان ساتە وەختەوە لەگەڵمان بوون و ئێمەش لە ئێستادا کاتەکە پێمانەڵێت کە ئەبێ کۆتایی بە بەرنامەکەمان بین. بۆی ئەچینە ستۆدیۆی هەواڵەکان و گەرمترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشەکەین بۆ هیواین هەمیشە تەندروست باش و ئارام بن و دڵخۆشی میوانی هەموو ماڵەکان و هەموو تاکێکی کوردستان بێ و هەر شاد بن. خۆتان لەگەڵ.